هاوکارم کاتت باش زانیاریمان بدەیتێ لەسەر کۆبوونەوەکە. بەڵێ دیاری ئەم کاتتان باش هەتام ساتۆختە هێشتا کۆبوونەوەکە دەستی پێ نەکردووە. کۆبوونەوەکە لە نێوان پارێزگاری سلێمانی و جێگرەکەی و کاسبکاران و بازرگانانی سلێمانیدایە. کۆبوونەوەکە بۆ گفتوگۆکردنە دەربارەوەی ئازادکردنی بازرگانەکان لە هێنانی خۆراک و کەلوپەل بۆ بازارەکانی شاری سلێمانی بۆ مەرجەی کوالێتەکەی بەدڵی لایەنە پەیوەندیدارەکان بێ ئاماجیشان لەمە کەمکردنەوەی نرخە بۆی منافەسەیەک دروست کرد لە نێوان بازرگانەکاندا و نرخی کەلوپەل لە بازارەکان کەم بکرێتەوە. ئەمەش دوایەوە دەستی پێکرد کە حکوومەتی هەرێم بڕیاریدا بڕێک لە موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە. دیارە پارێزگای سلێمانیش دەوێت بە پێی کەمکردنەوەی موچەی فەرمانبەران نرخی کەلوپەلیش لە بازارەکاندا کەم بکرێتەوە. ئەم پرۆژەیەش هاوشێوەی پرۆژەی کەمکردنەوەی نرخی بانزین بوو لە پارێزگای سلێمانی کە منافەسە لە نێوان بازرگانەکاندا دروست کرا بۆ هێنانی بانزین کە بەهۆیەوە نرخی بانزین لە شاری سلێمانی ئێستا لە چاو پارێزگاکان و شارەکانی تری کوردستان کەمبوونەوەیکی بەرچاوی بەخۆی بینی. ئەم پرۆژێش بە هەمان شێوەیە نرخی خواردن و کەلوپەل بۆ هاوڵاتیان کەم بکرێتەوە کەمێک لە ئەرکی سەرشانی هاوڵاتیان کەم بێتەوە. دیاری بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای عەبدولخالق محەممەد ڕاوێژکاری پارێزگاری سلێمانی بۆ کاروباری ئیداری. ئەو ئێستا لێرە لامان میوانەوە زانیاری زیاتر لە وەردەگرین. کاک عەبدولخالق سڵاو دەبێت کۆبوونەوەکە کەی دەست پێ دەکا و لە نێوان چیادایە و گفتوگۆ چی دەکرێت؟ بەخێبێن سەرچاو سەبارەت بەم کۆنی ئەمڕۆ لە چوارچەی ئەو پلانەی کە پارێزگای سلێمانی داناوە بۆ کەمکردنەوەی نرخ لەسەر جەم بارەکانە وەکو خۆت ئاماژەت پێ کردەوە سوتەمەنیماندا بەزان بەو شێوەی بەرچاو کە خەڵک زانیاریەیە و دێ نوێش پێرش کۆبوونێمان کرد لەسەر گواستنەوە. ئەمڕۆژ کۆبوونەکەمان لەسەر بازرگانانە و بازاری ئازادە و ئەو هاوڵاتیانەیە کە بتوانن کە سەرمایه‌دارن و کە پارەیان هەیە بتوانن هاوردەی شتومەک و گۆشتی سوور و وشکە و هەر خواردەمەنەیەک هێنن بەو هەرچی پارێزگای سلێمانی لە ڕێگەی گومرگەکان و لەگەی فەرمانەکانی خۆی هەرچی کار ئاسانیان بۆ بکات بە مەرجێ پەیڕەوی کوواڵەتی بکرێ کە مەسەلەی کوواڵەتی هێڵێکی سوورە بۆ هاوڵاتیان کە هیچ بەی شێوەیەک سازشی لەسەر ناکەێت. کۆبنەوەکە تۆزێت دەستی پێکات و ئینشەڵە دوای کۆبنەوەکان کۆنفرانسیەکە کرێت و هەموو وردەکارەکان باسەکەین. خالق بەر لە کۆبنەوەکە بەدڵنیایی ئامادەکاریتان بۆم کۆبنەوە کردووە. ڕای بازرگانان چییە لەسەر کەمکردنەوەی نرخی کەلوپەل لە بازارەکانی شاری سلێمانی؟ بازرگەکان وەکان نیشتیمانیەکی دڵسۆزی ئەم شارە و هینیان هەبووە هەموو کاتێش هەڵوێستی خۆیان هەبووە. ئەمڕۆ شەمان هەڵوێست دەنوێنن و ئامادەکارین هەموو کار ئاسانی بکەن کار ئاسانی بە وڵات بکەن و نرخەکانیان دابەزێنن. بۆ مەرجەی خاوەنمڵکەکان شەمان هەڵوێستیان وێت ئەوش کۆبنێتریان لەگەریان نەبێ خاوەن دوکانەکان خاوەن ئەو دوکانانەیە ئەمە هەڵوێستێکیان هەبێ بۆ دابەزینی ئەو نرخانەی کە لەسەر ئەو دوکاندارانە ئەو گەنجینانە هەیە بۆی بە هەمومان بە یەک دەست بتوانین ئەو نرخانەی دابەزین بە یەک ناکری هەر بازرگان پێی بڵێن دابزێن خاوەنمڵکەکانش بە هەمان هەڵوێست نێنە پێشەوە. خالق تام ساتەوەختە داواکاری بازرگانان و کاسبکاران چی بۆ کە گەیشتۆتە لایەوە واتە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەوان داوای چیان لێوە؟ هەر کار ئاسانی لە مەرزەکانەوە لە کاڵەتی و ئێمەش هەتا کویستە هەنگاوی باشمان ناوە بۆ کار ئاسانیکردنیان لە مەرزەکان و هێنان شتومەکانیان. لە مای ڕابردوو گلەی بازرگانەکان لەوە هەبوو کە لە مەرزەکانی بەنمونە مەرزی باشماغ لە کاتی هاوردەکردنی کەلوپەلدا بۆ ئەمدی و باجی ئەو باجەی حکوومەتی عێراقی داینات جێبەجێ دەکرێت کە بڕێکی زۆر باج وەردەگیرێ بەڵام لە سنوورەکانی کە لەگەڵ سنووری حکوومەتی عێراقیدا باجێکی کەمتر وەردەگیرێ. ئێوە بۆ چارەسەرکردنی ئەمە چیەکەن؟ وەڵا ئەمڕۆ هەرچی گلۆ گەزاندەیە هەرچی پێشنیارێن خەینە ڕوو لەگەر هەردوو لێبرساوی گومرگی باشماغ و بەشم و لەگەر سلێمانی بان کراون بەرە ڕوودانشین و چی بتوانی لە ڕووی یاساوە چیمان پێ بکرێ کاراسانیان بۆکە چ کۆبنەکان تەنها بازرگان نییە بازرگانەکان نییە لێبرساوەکانی مەرزەکانیشە من لێبرساوی گومرگەکانیشیان لەگەرە لەبەرەوە بەرە ڕوودانشین و چیمان پێ بگرێ کاراسانیان بۆ بکەین. سواس شایانی سواس. بەڵە دیاری ئەوە کۆی ئەو زانیاریانە بوو کە هێشتا بەر لە کۆبوونەوەکە دەستمان کەوتۆ دواتریش پاش کۆبوونەوەکە لە بڕیار وایە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی کۆبوونەوەکە ڕابگەێنرێت بۆ هاوڵاتیان و ئەو ئەنجامانە بخرێتە ڕوو کە بە چ میکانیزمێک و نرخی چ کەلوپەلێک لە بازارەکاندا کەم دەکرێت و دادەبەزێنرێت. بەڵێ ئەو کارێسین پەرمیرێنارتی سپاس بۆ